بە ئومێدی وەرگرتنی موچەکانیان هاتوون بەڵام ئامێرەکانی ATM خاڵین لە پارە. کاکە باریەمنی خۆ تاعەت و بە هەوایدا بە تاری پارەم بوونیان. هاوڵاتیەکی ڕانیە دەڵێت پەیوەندیمان پێوە کردوون گوایە بەهۆی دۆخی ئەمنیەوە پارەیان تێ نەکردووە لە کاتێکدا نە لە ناو جەنگداین نا لە وڵاتێکی دیکەین. هاوڵاتیەکی دیکەش بەتەنزەوە دەڵێت خوا هەڵناگرێت گلەییان لێ ناکەم. ئەوان زۆر دەمێکە وازیان لە میلەت هێناوە کەچی میلەت واز ناهێنێت دەنا خۆیان هیچ کێشەیان نییە. تەلەفۆنیان بۆ کە دۆڵا لەبەر باری ئەمنی ناین مەزالمان نییە و ڕێگە نییە کاکە باریەمنی خۆ تاعەت و بە هەوایدا بە تاری پارەم بوونیانی بەڵام وەڵڵی خۆ هەڵناگری ئەمن گلەیان لێ ناکەم خۆ هەڵناگری لەو فەقیرانە لەبەر ئەوەی ئەوان وازیان لە میلەتی ناوە میلەت واز لەوان نانی بەخوای ئەوان بخۆیان لە ماڵە خۆ دانیشتونە بێ سەرێشەوە بێ هەموو شتێک وەڵڵی کێشیان نییە باخەلیان پڕە بۆ خۆ پیاسی دەکەن دەستنە دەوڵەتان هەموو شوێنێک بەس میلەت وازیان لێ نایەن پارەی تێدا نییە. ئەوە وەزعی خەڵکەکەی باشە خەڵکیانەوە تێرە و فڕیانداوە یەک دیناری شتێدا نییە دەڵێ موچە شاتووە ئەوەتە تەماشای جاچی لێ بکرێ وەڵاگەڵ دەست دەیە بیکەیسی و لیان ڕاپەڕی دەنا هیچ کە ناکرێ ئەوە چەند ساڵە ئاوە لە خەڵکی دەکەن بەس خەریکی دزی. کاتێک لە نزیکەوە لە حاڵی ئەو هاوڵاتیانەمان کۆڵیەوە کە بۆ موچە لە بەردەم ئامێرەکان وەستاون گوێبیستی چەندین چیرۆکی سیر بووین. هاوڵاتیەک بەو تەمەنەیەوە لە قەڵاتزێوە هاتووەتە ڕانیە کەچی لێرەش هەمان تاس و حەمامە و دەبێت بەدەستی خاڵی بگەڕێتەوە. یەکێکی دیکەمان بینی لیستێکی درێژی بەدەستەوەیە ناو دەخوێنێتەوە وامانزانی کارمەندی بانکە کەچی دەرکەوت ئەویش تەنیا بۆ موچە هاتووە و بۆ ڕێکخستنی نۆرە لیستەکەی داناوە. ئەو لیستە بۆ سەرگرتنا بۆ برابەڕێزانە کە دێن موچەوە دەگرن جا ئێمەش نامانوێت هەر ئاواتێکە و لێکە بڕوا دەمانێت بەسەرێ بە ناونووسین بڕوا بەڵێ ڕێوەڵا بخۆشمەوە تا ناوم لێرەدایە و بەنیازم موچەوەک میشەڵات دیدەمە خۆشەویستیشکە چەندەمین ناوی بۆ خۆم 54مین ناوم تا 85 ناوم نووسیوە لە قەڵاتڕات بڵێ بۆچی لە قەڵازی لی نییە وەڵان لێتی بەڵام ئیش ناکەن شەڕ لە ئەمریکا و ئێرانێ سەرەبتی بە قەڵاتزە و ڕانیەوەیە لە قەڵازاری چیانی شێناکەن هیچیان شێناکەن ئەی هاتووی ئێرەش لێرەش دێرەشەوە تا ئێستای شێناکەن. لە سایی دەسەڵاتدارانی حکوومەتی ماوە بەسەرچوودا موچەخۆران لە دۆخێکی ئێجگار سەختدا ژیان دەگوزێرێنن دەڵێن پێشتر پێیان گوتین بە ATM کێشەکان چارەسەر دەبن و نۆرە نامێنێت کەچی ئێستا گرفتەکان قوڵتر بوونەتەوە و زۆربەی ئامێرەکان یان پارەیان تێدا نییە یان لە کار کەوتون موچەخۆرانیش نازانن هانا بۆ کوێ ببەن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.